زان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لێکەوتەکانی خەباتی مانگتوان دەکەین کە لە ماوەی ڕابردووە سێنزە مامۆستا فەرمانبەر خەباتێکی مەدەنیان بەڕێوە برد دواتر لە سەرداواکاری خەڵک مانگرتنەکان هەڵپەسان. ئێمە باز لە لێکەوتەکانی دەکەین هەروە قسە لەسەرەوەش دەکەین کە بۆچی کۆمەڵێک لایەن بە دیاریکراوی پارتی دموکراتی کوردستان و نەوەی نوێ تۆمەت بۆ مانگرتوان هەڵدەبەستن و لە بەرامبەریشدا هەندێک لایەن پشتگیریان دەکەن وەکو کۆمەڵی دادگەری کوردستان وەقسەر سەرایندەی دۆ خێرەمیش دەکەین و پەیوەندیەکانیان لەگەڵ بەغداد و وەڵام نەدانەوەی داواکاریەکانی خەڵک و سەردانی بەرپرسان بۆ دەرەوەی وڵات مەسروور بارزانی قوبات تاڵەبانی ڕۆشن بۆ دوبەی بۆ لوتکە حکوومەتەکان لەسەر داهاتی گشتی لە کاتێکە لێرە وەڵامی خەڵکی کوردستان نادانەوە وەمان شوێنەی چەمە بارزانی بافڵ تاڵەبانی ڕۆشن بۆ ئەڵمانیا بۆ بەژاریکردن لە کۆنفرانسی ئاسایشی میونیشن. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین قسەی لەسەر دەکەین. دکتۆر بەخێر بێن، سوپاسی ئەمە دەبێت. زۆر سوپاس بۆ زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لە سەرنجی بەڕێز بزان بەسەر خەباتی مامۆسایان و فەرمانبەران وە کاسبکارانیش کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەڵوێست و خەباتێکی مەدەنیان نواند خوێنەوەت بۆ خەباتەکە چیەوە پێت بە چی دەستکەوتێکی هەبوو و کاریگەریەکانی چی بوو لە داهاتوشدا چ کاریگەرێکی دەبێت؟ بنای خۆی بە خوێندەی میهرەبان وسڵاو و ڕێز لە بینەرانی بەڕێز و لە جەنابتان. سوپاس دەکەم. لە ڕاستیدا بەشێک لە خەباتی مەدەنی هاوڵاتی و شێوازی ناڕەزایی دەربڕین مەدەنیانە لە هەموو دنیای دیموکراسی و لە دنیای ئەمڕۆدا بریتە لەوەی کە خەڵک بتوانێ مان بگرێ و بتوانێت بێتە سەر شەقام و بەهێمنانە داوای مافەکانی خۆی بکە. بەڵام دیارە بەداخەوە لە هەرێمی کوردستانی ئێمە کە ئیدعای دیموکراسیە دەکەین تەنانەت خەڵک مافی هاتنە سەر شەقامیشی نییە، خەڵک مافی مانگرتنی نییە، خەڵک مافیەوەی نییە خۆی بڕیار لە چارەنووسی خۆشی بدە لە کاتێکە مافی ئەو خەڵکە پێشەل کراوە. مامۆسایان من پێم وایە خەباتێکی گەورەیان کرد و کاریگەریکی زۆر باشیشی هەبوو جێگای دەستخۆشیە بەوەی کە من پێم وایە هەموو بەرپرسانی حکوومەتی هەرێم لەم خەباتە ترسان و کاریگەری هەبوو. هەروەکو کەسێک کە ئەگەر نەخۆش نەبێ یەکەم جار جەڵتەیەکی بۆ بێ جەڵتەیەکی خەفیف و هێواش چۆنەی ترسێنێ ئەڵێ تەواو. بەڕاستی من پێم وابوو ئەمە وەکو جەڵتەیەک وابوو لە حکوومەتی هەرێمی دابێ و بەرپرسانی هەرام زۆر ترسان لەوەی کە ئەمە سەرکێشێ بۆ کارەساتێکی گەورەتر قورستر دەبێ من پێم وایە بە ناڕەزایەتی ینی سەرگەر تێمە کە لە مانگی شوباتی هەفتەی شوباتن یادی هەفتەی شوباتیش بزانین چۆن ئەمە سەرەتا هەنگاوی یەکەم بوو بەڕاستی ئەگەر بێت و بەرپرسانی هەرێم جواب نەدەنەوە نەیەنە پێشەوە من پێم وایە خراپتریشە بێ. ئەم جارە تەنها چۆنەڵێ سنووری دێگەڵان بەزانۆک و دیواری بەرلین بەڵام ئەم جارە بەخوا لە شارەکانی تریشا دەست پێکە. بۆ گرنگێکی تریشی ئەوەیە من هەستەکەم ئێستا بەغداشی هێناوەتە سەرخەت دوای ئەوە بەغدا فشار دەکا بۆی کە دەبێ موچە تەڵتین بکرێ کە تۆزێ ئەو بابەتە حکوومەتی هەرێم وای لە بەغا قەناعەتی پێکردبوو کە لانیکەم لە 2025 باسی تەڵتین نەکەن بەڵام بابەتی تەڵتینەکە هاتەوە مەیدان و بەرهەمی خەباتی مامۆستایانە هیمانگرتوانە بەگشتی تەڵەن بۆیە جێگای دەستخۆشیە وەکو وایە وانەیەک بە خەڵک بڵێەوە ئەمە خەباتێکی مەدەنیە بۆ داواکاری مافەکانتان بۆ داهاتوش با مناڵانی ئەم وڵاتە ئێمەش بزانن لە جیاتەوە خەڵک پەنا بۆ تونند و تیژی بەرێ پەنا بۆ وابە. بەڵام هەموو ئەم خەباتە مەدەنیانە بە درێژایی مێژوو لە مێژووی سەدەکانی ناوەڕاستەوە سەیری کە هەتاکو دواتر و هەتا ئێستا هەر وڵاتێکی دنیا بە نمونە بێنینەوە ئەگەر بێت و گوێ بۆ داواکاریەکانی خەڵک نەگیرابێ لەوەی لە مانگرتن و لە خۆپیشاندان و لە ڕێپێوان و لە شێوازەکانی با بڵێن ناڕەزایی مەدەنی سەری نەگرت بێ و دەسەڵات گوێی بۆ نەگرتبن حتمەن بەرەو تونند و تیژی ڕۆیشتووە بەرەو حاڵەتی خراپ ڕۆیشتووە تا کارگەچۆتە ئەوەی ڕژێمە دیکتاتۆرەکان دوجار ناچار هەر نانزانیەوە چۆنی وڵاتەکە بەجێ دێڵن بۆ یەگە گوێ بۆ خەباتە مەدەنی نەگیرێ بەرەو ئەوە ڕوە. خاڵێکتر لە ڕاستیە هەر لە ڕووی دەرونیشەوە ئەو کەسانەی کە ناڕازین ئەگەر ڕێگان نەدرێ ناڕەزایەتەکەی خۆیان ڕق و قینی خۆیان لەو دەسەڵات و گەندەڵی و ناعەدالەت و زوڵمەلیان دەکرێت بە تاڵیکەنەوە خەڵک پەنا بۆ شتێکی ترەوە. من پێم وایە برادرانی هەولێر کە ڕێگە نادەن خۆپیشاندان بکرێت لەوە ئەترسن بە درێژایی ئەو ساڵانەی حکمی هەولێریان کردووە ڕێگان نەداوە خەڵک خۆپیشاندانێک بکە
لەوە ئەترسن کە لەگەڵ دەرگایان کردەوە بە هیچ شێوان کۆنتترۆل نەکری کە بەداخەوە بوانە بێ بۆ ڕێگە بدەن خەڵک بۆ مدەنیانە بێ داوای مافەکانی بکە گوێش بۆ خەڵکی وتی وای تەفسیر کرد پارێزگاری هەورێ ئەو دووبارەی کردەوەتی ئەمڕۆ دووبارەی کردی هەولێر میوانی ڕەزاق قورس وەرناگرێت و باسیرۆکە هەموو چخۆرە مەزڵومن و حکوومەتیش بە مەزڵوم نابێت ئەنی وا لە قسەکانی دەخوێنراوێت کە خۆپیشاندان بکرێت دژی باغدا خۆپیشاندانەکە بکرێت زانی چی بە بێ دەسەڵاتدار و خەڵقی سیاسی زۆر باش بزانێ یەکەم ئێمە لە هەرێمێکین تا ئێستا دەوڵەت نین هەرێمی کوردستان و بەداخەوە دوژمن و ناحەزیشمان زۆرە هەر چواردە ورمان تەمەنا و هیواخوازن هەرێم نەمێنێ لە بارودۆخێکی ئاوایە تۆ ئەگەر لەگەڵ میلەتەکەی خۆشتا ئاش نەبی یعنی زۆر بە ئاسانی لە بەین دەچی برادران دەبێت زۆر باش بزانن ینی ئەوانەی کە حکمی کوردستانەکەن سلێمانی و هەولێر هەرێکێکیان بە نمونە وەرگین پارتی دموکراتی کوردستان لە هەولێر حاکمە ئەبێ بزانێت لە کۆی 1.5 ملیۆن دەنگی هەولێر 300,000 دەنگی هێناوە یانەبێ بزانێت زۆرینەکەی لەگەڵ ئەم حیزبە نییە لەگەڵ ئەو سیاسەتە نییە لەگەڵ ئەو ڕێڕەوە نییە یەکێتی نیشتیمانی کوردستان کە حاکمی سلێمانی و دەوروبەرێت تێ بزانێت چەند دەنگی هێناوە ئەبێ بزانێت زۆرینەکەی لەگەڵ ئەو نییە ئەگەر بێت و دژی خواستی جەماوەەر بێ خەڵک زۆر بە ئاسانیەتوانێت ڕەگ و ڕیشان دەربێنێ لێرەش و لە هەولێریش و لە دهۆکیش لەبەرەوە من پێم باشە بەعکسەوە دەسەڵاتی سیاسی کوردی بە تایبەتی ئێمە کە لە قۆناغێکای نەمانەیە بەرەوە بچین سەقامگیری دروستکەین و مافی خەڵک دابینکەین و بەرەو بۆ دەوڵەت بوون بچین دەبوو زۆر بە نەرمی لەگەڵ خەڵک بجوڵێنەوە و دەم داواکاریەکانی خەڵکەوە بێن یعنی دەبوو هێشتا هەر وەکو خەباتی شاخ جلەکانیان پینەی پێوە بواە و سارەکانیان مۆدێلی کۆم بواە و بەرپرسەکان لەناو بازارە لەگە خەڵکا بسوڕانایەتەوە دەبوو دەرچووکە هێشتا ئێمە خەباتەکەمان کۆتایی پێ نەهاتوە هێشتا لە قۆناغێکی زۆر هەستیار و سەخت داین کە هەرێمیش نەمێنێ پێویستی بەوە ناکە هەر بەرپرسێک بێت 10 سارە و 20 سارێ جانڕەشی بە دواوە بێ و بە لای خەڵکا بڕوە خەڵک نانی نەبێ بیخوا ئەوان کوڕەکانیشان خاوەنی دایان و 100 ملیۆن دلار بن خەڵکی کوردستان وشیارە فەڵەستینیەکان بۆیە شوێن بەرپرسەکانیان کەوتون و ئەو هەموو وێرانکاریشان قبول بوو لە بەرەوەی بەرپرسەکانیشان وەکو ئەوان لە سەنگەرەکانە شەهید دەبوون بەرپرسەکانیشان ماڵەکانیان لەو خەڵکە زیاتر نەبووە جلوبەرگەکانیشان لێی خەڵک زیاتر نەبووە و ئەو سارەی هاتووشیان پێکردووە زیاتر نەبووە خۆ ئەمە لە خەباتی خۆشمانە لە کوردستانە لە ڕابردووە هەروە بووە کاتێک بەرپرسەکانی ئێمە بەرپرسەکانی پێشمەرگە لایەنە سیاسیەکان لە دەرەوە لە خەباتی شاخە وەکو خەڵکی ڕەشوڕوو دەژیان هەر لە خانووی دارابوون جلوبەرگەکانیان هەمان جلوبەرگ بوو زۆر جارەگە جووتێک کالەی تازەی پێ وایە هی خۆی نەبوو دۆستێکی خزمێکی بە هەدیە بۆی ناردبوو بۆیە پێڵاوەکانی ئەم تازەتر بۆ جینا پارەی نەبوو بیکڕێ وەکو پێشمەرگە ئەژیا وەکو ئەوە چوە سنگەرەوە پێشی شێگرت لەبەرەوە پێشمەرگە و خەڵک گیانفیدا بوو خەباتیە کرد و دوایە کەوت بەس ئێستا زانی هەموو هێزی چەکداری هەرێمی کوردستان سیقەی بەم قیادەی خۆی نەماوە هەموو ێزانێ بۆتە بزنس و تیجارەت بەسەر خەڵکەوە ئیتر وای لە هاتوو خەڵک نەباوەڕی بە کوردایەتی ماوە کێشەکەی ئێمە نەک بەرەو پێش ناچێ بەرەو ئەو ڕابرەوە دەوڵەت بوون بچین خەریکە بەرەو لەت بوون و پەرتەوازەیی و دوو هەرێمی و مەترسیەوەی لە داهات و فیدراڵێکەش نەمێنێ بۆ کە تۆ پشتیوانی هەرە گەورەی هەموو شۆڕش و سەرکەوتنێک جەماوەر و خەڵکە تۆ کە جەماوەر و خەڵکن لە دەستدا چی ماوە تۆ خەڵکێک بم ڕێگاڵتەی پێ بکەیت و بەرەو ڕووی مەرگ بێتەوە داوای مافێکی خۆی بکات تۆ سوکایەتی پێ بکەیت مامۆستایەک کە هەموو نەوەکانی ڕابردووی پێگەاندوە نەوەی داهاتوو پێ ئەگەێنێ و هوشیاری و پەروەردە و خوێندن و زانست لە قوتابخانەکانەوە پێگە تۆ خەڵکێکی نەخوێنەوار شەق لە مامۆستا هەڵدا موچەکەی ببڕی سوکایەتی پێ بکەیت و غازی فرمێسک ڕێژی بەسەرا ببارێنی یعنی نازانم لەوە زیاتر چی ماوە بەرامبەر بە مامۆستا بکرێت کە ئەوە بەڕێستترین چینی کۆمەلگان ئەی دەبێ خەڵکەکەی تر چۆن سێکن لەبەرەوەسەکەی دەسەڵاتێکی زۆر بێباکە بەڵام ئەم بێباکیە مێژوو پێمان دەڵێ حەقیقەت پێمان دەڵێ نەتیجەکەی لە ناوچوونە بۆیە کە خۆیان لە ناوەچن تەبەن هەرێمەکەش بەرەو مەترسێکی گەورە بردویانە و دوجار ئەوەشمان لە دەست دەرەچێت ئەوە خەباتێکی زۆر پیرۆز بوو دەبوو زۆر ڕێزیان لێ بگیرێ و پێم وایە بە درێژایی مێژوش دەمێنێتەوە جێ دەستخۆشیشە هەموو لایەنانەی پشتگیریان کردوون و دەبێت لەو بابەتە جارێک تریش دووبارە بێتەوە کە خەڵک مافی خۆیەتی و دەبێ ئەم جارە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە داخستنیشە بوو بە کاسبکاران بەتابەتی لە ئەوەش جۆرێکە پارێزگای هەڵەبجە و بڵین سلێمانی و زۆر بش
شوێنەکانی ئەم ناوچەیە ئەوەش جۆرێکە لە خەبات ئەو جاتسامی مەدەنی ئەو جۆرێکە لە خەباتی مەدەنی ڕێگە پێدراوە بە هەموو یاسانە و دەوڵەتەکان و بە دەستوری عێراقیش ڕێگە پێدراوە. ئەنجا هەندێک بابەت هەیە بەڕاستی تۆ هیچ جۆرە مۆڵەتی باسی مۆڵەت توش دەکەن. هەندێک بابەت هەیە هەر مۆڵەتی ناوێ ڕێگە پێدراوە دووش کە تۆ هەر مۆڵەت نەدەی بە هیچ شتێک ئیتر مۆڵەتی چی یان دەوری چیە؟ دوای ئێستا بوون و نەگەر لە هەولێر چکە هەندێک جار پاسایی مۆڵەت دێنەگە داوای مۆڵەتیشکە مۆڵەتی خۆ نادایان جار داوا کراوە خۆی مەمە لە کوردستان ناشیت لەم 20 ساڵی ڕابردووە 50 جاریش داوای مۆڵەت کراوە. ڕێگە نادەن بە هیچ جۆرە گرتبوونەوەیەک ئەگەر خەڵک بڵێ کاکە ئێمە خۆپشاندانەکەین لەبەرەوەی مەسەلەن دەرمانی هینمان نییە هی خەستەخانەکان کەم و پێویستیمان بە دەرمانە نەوەڵا بۆ شتێکی سادەتریش مەسەلەن قوتابیان بێن بڵێن مامۆستاکانمان دەوانەکان باش ناڵێنەوە ڕێگە نادەن نەڵێ نەبڵکو سەر پێشێ بۆ شتێکت هەموو جۆرە گرتبوونەوەی قەدەغێ جگە لە ئاهەنگی لاوانەی هەندێک حەفلە و مەفلە و ئەوانەی کەیکەن ئەوانە ڕێگە پێدراوە بەداخ بەس ئەم زیندانیکردنی خەڵی یاخۆت خەفەکردنی ناڕەزایەتەکان تا کوێ بڕدەکە چ لە سلێمانی بێ کە وەڵامی بڵێن داواکاری خەڵک نەدرێتەوە لە هەندێک خۆنا بڵێن سەرکوتکردن هەبووە چ لە هەولێر کە ڕێگار بەگردبنەوەش نادرێ ئەم کپکردن و والله ئێمە بێ دوو شت لێک جاکەینەوە یعنی تەمەنەوەی لە سلێمانیە کرێ یەکەم خەڵقی سلێمانی جیاوازە ئێمە هەموو زانایانی کۆمەڵناسی ئەڵێن زانایانی بواری ژینگەش ئەڵێن ژینگە کاریگەری هەیە لەسەر پێکهاتی خەڵک ژینگەی سلێمانی ئاو هەوای سلێمانی جیاوازە لە ژینگەی هەولێر و ژینگەی هەر شارێک لە شارێکی تر جیاوازە کرێ گوندێک لە گوندێککە جیاواز بێ ئەوە زانستێکی تایبەت ژینگەی سلێمانی زوڵم و ستەم و ئەوانە قبڵ ناکە خەڵقی سلێمانی خەڵکێکە ئەگەر تعبیرەکە دروست بێت تۆزێ متەمەڕیدە و زۆر زوو بەڕووی بەرپرسا هەڵەگەڕێتەوە باوەڕکە ئەم شارە بەرپرسێکی دیاریکراوی نییە بۆیە خەڵقی سلێمانی بێدەنگە چکە بۆ یەکێتی ئێستا خۆشی خۆی خزاندۆتە ناو خەڵکەوە کە نەهۆ ئەویشینە ئەوی سیستەمی لێکراوە و خۆکەن بەناو خێمەکانە لە کاتێکا خۆشیان لە دەسەڵاتان ئەجینا خەڵک لە کەسی قبول ناکات دووش خەڵکی سلێمانی باش دەزانێ ئەوەش لە یەکێتیش تا سنوورێکە ڕوە ئەگەر یەکێتی نیشتیمانی جارێک تر بچێتەوە ناو حکوومەت و وەڕاستی کەوا بڕیارە و نەتوانێت داخوازەکانی خەڵک جێبەجێکە باوەڕکە بە یەکەوە کۆتایی دێ و من حەزەکەم بزانم ئەگەرم خۆ پیشاندانانە لە شوێنێکی وەک هەولێرا بکرێ سەر بگرێ بە هەولێر کۆتایی نایە لە سلێمانیش ئەم دەسەڵاتە نایەڵن بۆچی کار بگاتە ئەوەی کە خەڵک پەلاماری دام و دەستگاکانی حکوومەت و حیزب و دەسەڵاتدا بۆ نایەن ئاشتەوایی لەگەڵ خەڵکا بکەن بۆ گوێ بۆ داواکانی خەڵک ناگرن کەکە ئاشتاوایەکە ئاشکردن من پێم وایە ئەگەرە دەسەڵات بێ هەموو کاتێک دەرفەت هەیە بەس دەسەڵات هەر بێ باکە هەر ئەسڵەن پێی وایە ستەمی لە خەڵک نەکردووە پێی وایە خەڵک ڕەزاگرانە یعنی هێشتا خۆی بە خاوەن ماڵە زانێ و هاوڵاتی ڕەسەنی کوردستانیش بە میوان نەزانێ بە میوانێکی ڕەزاگرانی چێزانێ لەبەرەوە دەسەڵات زۆر بە غەڵەت هاچووە دەسەڵاتێک تۆ لە بەغاوە موچەت بۆ دێ بودجەت بۆ دێ و ئاسمان و زەمین و مەرزەکانی ئێمە بەدەست بەغایە خۆمە حەقیقەتە تۆ بە کابرای عەرەبەڵێی بە ملیۆن عەرەب هاتووە لە هەولێر و سلێمانیە خەریکی سەرمایە گوزاری و لەوێ ئەژی و هەموو ئەو ڤێلانەی کە بەرپرسەکان دروستیەکان ئێفرۆشنەوە بە عەرەب هاتووی پێڵێ ڕەزاق قورس ئەمە تعبیرێکی زۆر ناشرینە و کارەساتە و کاردانەوەی خراپیشیە بێ و خەریکە لەشی دروست بوو لەبەرەوە بەڕاستی ئەم بەرپرسانەی ئێمە نازانن مامەڵە بکەن لە ئەستی مەسئولیەتان نین ئەوە پێم وایە لە واقعیش تێناگەن یعنی هێشتا نازانێ خەڵقی هەرێمی کوردستان ئەم بەرپرسانەی هێناوە کردوونی بە بەرپرس و نازانێت کە ئەو مافی خەڵقی خواردووە یا خۆی لێ جێلەکە هەر کامێکیان بێ لەوەی تر خراپتر خۆی لێ جێلکایان نەزانێ لەگەڵ معاناتی خەڵکانەژی دوجار ئەمە بەڕاستیە دەبێتە لافاوێک و ئەو دەسەڵاتە ڕائەماڵێ بۆیە من پێم گەشتبین نیم بەوەی ئەم دەسەڵاتە چاکسازی بکات چونکە پەیوانی هەڵی کردووە کەسێک چاکسازیەکە هەر ئینسان کە تەوبەی کردێکێک لە مەرجەکانی بێ اعتراف کە هەڵی کردو بڵێ خوا لێم خۆش بە هەڵەکەم کردووە ئێمەندان بە هەڵەکانیانە نانێن کاک پێویستە بە تۆبەیەکی زۆر هەیە دەسەڵاتدار وڵی پێ تۆبەی نەسوحیش پاک نابنەوە چونکە یەکەم پاک نابنەوە لەبەرەوەی ئەمانە خۆیان اعتراف ناکەن کە هەڵیان کردووە کاکە یەکەم مەرجی تەوبەکردنەکانەوەیە بێت دان بە هەڵەکانی خۆیان نابنێن ئەمان پیان وایە هەڵیان نەکردووە پیان وایە سیاسەتیان سەرکەوتوو بووە پیان وایە ئابووری سەربەخۆکە سەرکەوتوو بۆ پیان وایە موچێ کەسیان نەخواردووە پیان وایە پارەیان نەدزیوە ئێستاش پیان وایە بە خەڵگەڵەن نەوت ناڕوایەوە چیاڵێەوە خەیاڵەژین لە خەیاڵاژین هیچ ناڕوە
داهاتە نایدەن بە بەغا ناشیدەن بە میلەت چیتی نابینن ئەوە هیچ نابێنن یعنی ئەو خۆجێلکردنە هەر فترێگەڕوە نابێ خەڵکی وشیار بە تایبەتی سیاسەتمەدار وەکو نەعامەوا بێ سەری بخاتە ژێر خۆڵەکەەوە لاشەیەکی گەورەش دیار بێ بڵێ دوژمن نامبینێ لەبەرەوەی خۆی سەری لە ژێر خۆڵایە خۆی خەڵک نابینێ وازانە خەڵک نایبینێ ئەم برادرانە ئێمە وەکو نەعامان لاتوە و هەستەکەن خەڵک نایان بینێ عیب و عار و کەم و کوڕێکانیان چیە خەڵکی کوردستان زۆر وشیارە هەموو ئەو ڕاستیانە نابینێ ئەی بۆ ڕناپەڕن لەبەرەوەی پیان وایەڵێن ئەم دەسەڵاتی کوردیەمان هەیە ئەگەر ڕاپەڕین لە شەو ڕۆژێکا شار بە دەریانکەین لەوە چێ هەرێمەکە و فیدراالەکەمان لەدەست دەرچێ لەبەر ئەمە خاتریان گرتوون باوەڕکە ئەگەر هەر دەسەڵاتیچکە وایە لە یەک ساڵە دەشار بە دەریانەکە بەس ئەوەندە بە ناوی دەسەڵاتی کوردیەوە هی خۆمانە و خۆماڵی و با هەرێمەکەمان لەدەست دەرنەچێ خاتری گرتوون بەس ئێستا ئەو بڕووبیانۆش نەماوە هاوڵاتیانی کوردستان هاتوونە سەر و قەناعاتێ ئەڵێن ئەوەی حکمی ئەم وڵاتاکە بەس دادگەری بکە مافی خەڵک دابین کە ژیان و بژێوی دابین کە ئاوادانی بکە ئەو دەسەڵاتە کوردیش نەبێ هەر قبوڵمانە ئەمە کارەساتەکەی بەڕاستی ئەو دەسەڵات دەران دووسێن حاڵەتێکیان دروست دو خەڵک باوەڕی بە کوردایەتی نەماوە باشە بەس کەلتور لە سەردانەکانیان ئەوە ناخوێنرێتەوە کێمە لێرە کێشەمان هەبێ خوێندنت پاکی کەوت بێ موچی مانگی 12 خورابێ کارە باسێ چوار کاتژمێر هەبێ سەدانی مەسر و بازانی قوبات تاڵەبانی هەبوو بۆ لوتکە حکوومەتەکان لەوێ فەلسەفەی گەورە لێ دەنەباری حکومڕانی و اینجا لە سەداهاتێکیشی دەڕۆن و بەمان شێوەیە سەنەسیوان بەرزانی و بافڵاوانی ڕۆشن بۆ ئەڵمانیا زانی خۆی ئەوەی کە باسم کرد بێباکەن و هەستەکەن هیچ کێشەیەک نییە گەر ئینسان کێشەیەک هەبێ لە ماڵەوە هەستی پێ بکە سەفەرێکشی هەبێ دوایەخە و جاری وایە هەیە کارەساتێکی سروشتی ڕوەدا بوومە لەرزەیەک دێ لافاوێک دێ بورکانێک دێ لە وڵاتە سەرۆکی وڵات هەموو سەردانەکانی هەڵەوشێنێتەوە لەبەرەوەی کارەساتێکی سروشتی ڕوویداوە لەنی بەڕاستی لێرە کارەساتێکە هەموو تاکێکی کوردستانی گرتوتەوە خەڵک لە پێناوی ژیانە بەرەو ڕووی مەرگە بێ مان لە خواردنەک دێ بەرپرسانە باکیانی یەکێ لە دووبەی و یەکێ لە مینشنە و یەکێکی تر لە وڵاتێکی ترە و یانی ئێستا ئەم وڵاتە ئەنجا باش شتێکی تر بڵێم ئەم وڵاتەی ئێمە بۆ ساڵی دەچێنە پەرلەمانی هەیە و نەحکوومەتی هەیە هیچ فەرقی چێ لەگەڵ پار و پێرارەکە هەیە بوو فەرقی چێ لەگەڵ ساڵێککە ئەگەر هەی بێ لەبەرەوە بەڕاستی وای لاتۆش دەوری نییە خەڵک چاوەڕێ ئەوەیە بەغا پارەکە بنێرێ و موچەکە دابشکرێ لەم حاڵەتەیە هەموو ئەو دام و دەستگا حکوومەتە بوونی چییە کە تۆ بەدەم داواکانی خەڵکەوە نەچی نەتوانی خزمەتگوزاری پێشکەشکەی نەتوانی مافە دەستوریەکانی ئەم میلەتە جێبەجێکەی نەتوانی یەک هەنگاو بەرەو پێش بڕۆی هەر بەرەو دوابێەوە ئیتر بوون و نەبوونی چییە لەبەرەوەسەکەم دەسەڵاتێکی زۆر بێباکە ئەمە وای کردووە بەڵام جارێک ترەی لێم ئێمە هێشتا پێویستیمان بە وشیاری زیاتر هەیە پێویستە ئەو کەسانەی دەنگیان بەم دەسەڵاتە داوە هەموو ئەگەر کەمیش بێ دەبێت زۆر وشیار بمزانە زۆر بەغەڵەتا چونکە بەڕاستی حەدیسەکە فەرمێ لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين مسلمان دوو جار لە چاڵێکەوە ناگەزرێ ئەمانە دەیان جار گەزران دەیان جار پیان وتن کاکە ئێوە دەنگمان پێبن ئاواکەین نەیخۆ هەمووی تۆمار کرا ئەو بەڵێنانەی داویانە هیچیان جێبەجێ نەکردوە جارێک دوو جار دەجار تۆ دەجار گەزرای لەبەرەوە بەڕاستی هەموو بەرپرسیارەتی لەسەر شانی هەموو ئەوانەیە کە پشتیوانی ئەو حیزبانەی دەسەڵاتەکە پشتیوانی کەسێکەدا کە بەڵێنێک بە خەڵگەدا و دەسەڵاتی هەیە جێبەجێ ناکە پێویستی بە وشیاری هەیە پێویستی بەوەیە هیچ کەس بێدەنگ نەبێ پێویستی بەوەیە کەس نەڵێ ئاگرە سوورە لە خۆم دوورە دەست بە کوڵاوی خۆتەوە بگرەبانەی بە چونکە بەڕاستی کە کوڵاوی خەڵک با بردی هی تۆشەی با لەبەرەوە پێویست ناکە یعنی هەندێک شت هەیە بێ میلەت وشیار بێ و پێمان وا بێ ئەمە کێشەی هەموو تاکێکی کوردستانە هی مناڵێک کە ئەمڕۆ لە دایکە بێ مافی خوراوە کاکە وڵاتانی دنیا کوێت سنووقێکی دروست کردووە 100 ملیار دۆلاری تایە بۆچی بۆ هاوڵاتیانی کوێتی بۆ ئەو مناڵی کە هێشتا لەسکی دایکایەتی مافی هەیە سنووقیان دروست کردووە پارەی احتیاتە دانراوەڵەوە ڕۆژێک نەوت نەما ئەنجا خۆ ئەم سەروەت و سامانەیەڵێ لە وڵاتە هەیە هی ئێستا نیە هینەوەکانی ئایندەشە ئەمەیە کە پێوترێ پەرەپێدانی بەردەوام سستێنەبڵ دڤلۆپمنت ئەڵێ ئەمە هینەوەکانی داهاتوە بێن پاران بۆ خزمگین پاران داناوە هەر مناڵێک لە دایکە بێ پارەی هەیە هەر گەنجەگەیەوێ ژن بێنێ پارەی ژنێنانی بۆدەن پارەی خانووی بۆدەن پارەی سیارەی بۆدەن بێ وڵات ئاوا خزمەتی خەڵکەکەی بکە لەوانەیە پێشمان وا بێ کوێتیەکان
نازانن دیموکراسی چییە و مەدەنی نین و خزمەتی خەڵکی خۆیان ناکەن و ئێمەش فەلسەفەی زلزل لێ دەین و هەرێکێکمان بگرە وازانێ خۆی هەموو بەندەکانی مافی مرۆڤی نووسیوەتەوە بەڵام لە پێناویمانەوەی خۆیان و حزب و دەسەڵاتیانە دایان و سەدان گەنجیان کوشت و بێسەر و شوێن کرد و شەڕی ناوخۆیان کرد و ئێستاش غازی فرمێسک ڕێژ لەو خەڵکە ئەدەن و ئەگەر گەورەتر بێ وڵا کیمیاویشی لێدەن بە خالیانە نایە گرنگەوەی خۆیان بمێنەوە. باش کاکتۆر بەس سەبارەت بە بەکاردانەوەی زۆر هەبوو لەسەر مانگرتوان تۆمەتەکان بۆ نمونە هەندێک حزب بۆ نمونە تۆمەتیان بەڕووز بۆنە پارتی لەسەر ئاسی وەزارەتی ناوخۆ وتی تێکدانی ئاسایشی هەرێم و لەسەرزاری و تەبێژی حکوومەتی ماوە بەسەر چوو تەشیری کرد بەمان شێوە دوێنێ سەرۆکینەوەی نوێ دەڵێ بەی ئازیەکێتی مانگرتن کۆتایی پێهاتووە ینی ئەو تۆمە دروستکردنە بۆ مانگرتوان و بۆ کەسبکارن کە لە پێناهوانمانیان گرتبوو چی لێ خوێنیەوە بەڕێزت زانیشی ئەو تۆمەتانە هەر وەکو تۆمەتەکانی فرعون وابوو بۆ حەزرەتی موسا فرعون بە قەومەکەی وت ئەیوت ئەم موسایە ئەوێ دینەکەتان بەرێ فتنە و ئاژاوەتان لە ناوە بڵاو کاتەوە چۆنەڵێ ئامانجەکانی ئەوەی ئێمە دامان مەزراند و ئەوانەش لە بین بەرێ یعنی موسایە کە ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ ڕزگارکردنی خەڵقی ڕەشهۆڕود لە زوڵم و ستەمی فرعون ئاوای خەڵک تێگەیان کە ئەمە پیاوێکی ئاژاوەگێڕەوە بێ نێڵێ ئەم دەسەڵاتە ماوە دێتە بەرچاو سیاسەتی فرعونی سیاسەتێکی فرعونانە پەیڕەوەکەن خەڵکێکی مەدەنی سڤیل مامۆستایەک هاتووە داوای موچەکەی خۆیەکە بێهێزە بێت چەکە بێدەسەڵاتە هاتووە داواکان لە برچا خۆی بمرێ لە پێناوی ئەوەی کە وەکۆی مۆمێک بسووتێ بۆی ڕووناکی بۆ خەڵکی تر هەبێ تۆش بە هەموو دەسەڵاتی خۆتەوە داواکەشی زۆر ڕەوایە داوای موچاکە داوای پارەکە داوایەکە سەرەت و سامانیە وڵاتە بەسە دزی و گەندەڵی تۆ بێ پێ بڵێ تێکدەر و ئاژاوەچی و مخەڕی بوو جاخۆکە خۆ حەزبی باسی شەرەم قسانەی بە خەڵگەوت کاتێک کە پێشمەرگە و خەڵک هەمومان من ئەو وەختەش تەمان بەشداریم کردووە هەر چالاکیەکت کردایە یەکسەران نووسی ئەمە مخەڕی بوو تێک دەرە خۆ ئێستا ژەمانە هەر پێیانڵەن تێک دەر یەکەوا بەیانی هەر کەسێک دەسەڵاتی هەبوو ئەگەر ستەم لێکراوێک بێ داوای مافی خۆی بکات دیارە بڕیاریان داوە بە هەمووانە بڵێن مخەڕی تێک دەر جینە تۆ چۆن هاوڵاتیەکی خۆت کە دێ داوای مافی خۆیەکە عکسەوە بۆ بڵێن ئەمە چۆنەڵێ جیلێکی خوێنەوار و هوشیاری کۆمەڵگان ئەبوو دەسەڵات خۆشحاڵ بێ کە خەڵقی لەو بابەتەی هەیە ئەبێت دەسەڵاتێک سەرکەوتووە کە خۆشحاڵ بێ خەڵکێک هەڵەکانی بۆ ڕاستەکاتەوە ئەو کاتە ئەبی بە بەرپرسێکی سەرکەوتووە بێ مەمنون بی وەکو چۆن ڕەحیم الله و عەبدەن ئەهدا ئیلەیە عەیوبی ڕەحمەت لەو کەسەی هەڵەکانی خۆمم پێڵێ ئەبوو ئەمانە ئەم دەسەڵاتە ئاوا سەرکەوتووە بەس کاکتۆرە و لەسەر ئاستی دەسەڵات بوون لەسەر ئاستی ئەوەی خۆشی بۆ ئۆپۆزیسیۆن دەبینێ بۆ نوە سەرۆکینەوەی تۆمەتی خستنە پاڵ کەوتی ئەوانە بە عازیەکێتی کۆتیان بە ماگرتنی ناو ئەوە چۆن دەخوێنیەوە خۆ بە من یەک شتە پێ بڵێم ئەوە من بە مزادەی سیاسیە بینم و زۆریش هەڵەیە چونکە مامۆستایان ئەوانەی مانیان گرتووە جۆرا و جۆرن دەکرێت یا بوو بێ خەڵکێکی جێکێتی بێ هاوڵاتی کوردستانە مافی خوراوە داوای مافی خۆیەکە چیەکە خۆ ئەو بەرپرس نییە لەوەی کە ئێستا بەرپرسێکی یەکێتی گەندەڵە یان یەکێتی ڕێگرە لەوەی تەوتین بکرێ یەکێتی بەردەوام لەگەڵ پارتیا شەریکە خۆ خەڵکی کوردستان لە 150 یەکێتی بۆی بۆ ئێستا لە 120 یەکێتی نەماوە خەڵکی کوردستان سەردەمانێک لە 100 پارتی بووە باسی ساڵانی هەفتاکانەکەم ئەی بۆ ئێستا و خەڵکە لە 120 پارتی نییە لە 170 باوەڕی بە حیزبە نەماوە بەرەوەی پێشتر وا بوو ئێستا زانێ ئەم سیاسەتە و ئەم حیزبە و حیزبە نییە کە بیدای شۆڕشی کردو ئێستا بابەتێکێ وەتە بزنس و تیجارەت لەبەرەوە منەوە بە مزایدەیە بینم بەعکسەوە هەر کەسێک پشتیوانی مامۆستایان نەکا من بە پیاوی دەسەڵاتیە بینم هەر کەسێک پشتیوانی ما خەباتی مەدەنیانەی خەڵک نەکا لە هەر ئاستێکا بێ و هەر حیزبێک بێ بەڕاستی خزمەت بە دەسەڵاتەکە و چۆنەڵێ ئاوە کاتە ئاشی دەسەڵاتەوە دەسەڵات زۆر پێی خۆشە هەموو حیزبەکان ڕاز بنەوە بڵێ ئەوانە تێک دەرن خۆشی ئەوەیەوێ
یعنی ئەوە خزمەتێکی ڕاستە و خۆی دەسەڵاتە هەر کەسێک دژایەتی نەک دژایەتیان کە هەر کەسێک پشتیوانیان نەکە چونکە ئەرکی هەموو حیزبەکانی کوردستانە ئەرکی هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەرکی هەموو کوردێکی بەشەرەفە پشتیوانی هەموو خەباتێکی مەدەنی لە پێناو دابینکردنی مافەکانە یخۆکاکە و دیفاع لە مافی خەڵگەکە دیفاع لە مافی خۆیەکە ئەبێ پشتگیری بکەیان باش ئەی پشتیوانێکی ئێوەکو کۆمەڵ لەسەر ینی بۆچی بوو هەم لەسەر ئاستی سەرۆک سەرکردایەتی پەرلەمانتاری پێشوو میدیا سەرکردەکان ئەو پشتیوانیە لە پێناوچی بە واجبێکی خۆتانی دەزانانی پشتیوانی ئەو مافەڕاوەکانی ئەو خەڵکە و میلەتی خۆمان تۆ نوێنەری خەڵکی و ئەو خەڵکی کوردستانە بێ هەمووی بەی خۆت بزانانی لە ئەرکێکی جارە بۆ حیزبێکی ئیسلامی ئەرکێکی ئاینی و دینیە خەڵکێکی مەزلوم هەیە بێ دیفاعی لێ بکەی ئیسلام ئێمەی فێر کردووە بەردەوام لەگەڵ مەزلوما بین و دژی زاڵم بین و ئیسلامەتی لەسەر ئەو بنەمایە دامەزراوە لەسەر چەسپاندنی دادگەری و پشتیوانی لە دادگەری و نەهێشتنی زوڵم و ستەم و چەسانەوە لەبەرەوە ئێمە باواجبێکی دینی ئەزانین و پشتیوانیمان لێ کردو ئابێ هەموو حیزبێکی ئیسلامی و هەموو مسلمانێک پشتیوانیان بێ پاشان واجبێکی نیشتیمانیە ئێمە حیزبێکی کوردستانین لە ناو وڵاتای ئاژین لە کوردستان ئاژین میلەتەکە میلەتی خۆمانە چاوەڕێی بوون بە دەوڵەت و هەنگاوی زۆر گەورەمان دەنا ئێستا خەڵک لە مافە سەرەتایەکانی بێبەش کراوە لەبەرەوە من ئەو هەڵوێستەی کۆمەڵی دادگەریم هەڵوێستێکی جوامێرانە و مسلمانانە و کوردانە و مرۆڤانە بوو و زۆر لە جێی خۆی بوو و بەردەوامیش دەبێ بەردەوام بێ لە پشتیوانیکردنی خەڵک و ئەوە بەشەکە لەو خەباتە کە کردوێتی کۆمەڵی دادگەری بۆ نەهێشتنی زوڵم و ستەم سەردەمانێک چەکی هەڵگرتووە باشە خەباتی شاخی هەبووە باشە بۆی زوڵم و ستەم نەمێنێ ئێستا نەیە بە شێوازی مەدەنیش پشتگیری خەڵقی مەزلوم کە کە ئەمە ئەرکی خۆیەتی باواجبی خۆی زانێەوە ئەو بۆەوە دروست بووە بالعکس کۆمەڵی دادگەری خەڵقی هانداوە بەوەی کە خەڵقی نەوشیار بن زوڵم و ستەم و نەعەدالەتی قبوڵ مەکەن لە کۆمەڵیشی قبوڵ مەکەن چونکە ئەمە دین پێمانەڵێ ئەمە ئیسلام پێمانەڵێ ئەمە خوای گەورە پێمانەڵێ ئەمە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێمانەڵێ کە نەعەدالەتی لە کەس قبوڵ نەکەین زوڵم لە کەس قبوڵ نەکەین وەخوای گەورە ئەو کەسانەشی خۆشەوێ کە لە حەق بێدەنگ نابن ئەو کەسانی لە حەق بێدەنگە بن ئەوانە شەیتانی کەڕوولاڵن بەڕاستی لەبەرەوە دەبێ ئینسان هەڵوێستی هەبێ و هەموو دژایەتێکی خەڵقی مەزلوم لە خزمەتی زاڵمایە یعنی هەر چۆنێک بێ مامۆستایان هاتوون کارێکەکەن کەس نێتی کەس ناخوێنێتەوە خۆ تۆ غەیب چوزانی بە چ نێتێک مامۆستامانی گرت داوایەکی ڕەوای هەیە و هەنگاوێکی مەدەنیانەی ناوە هاتۆمانی گرتووە لە خواردن ئەبێ پشتیوانی بکەیت دەستخۆشی لێ بکەیت و هەوڵدەی کارەکەی سەرکەوتوو بێ بگاتە ئەنجام بێ بڵێ پێ بڵێ تێک دەرەوە ئاژاوەش نازانم ئاژاوە گێڕە و یان بەکرێ گیراوی ئەم لاولای ژانی خۆی خستۆتە مەترسیەوە بەکرێ گیراویشی و داوایەک شیە داوای ڕەوایە تر خۆتۆ هەر ڕواڵەتەکە دروستە و داواکە دروستە و باش بەسکەکتور ئێمە لە هەفتەی شوباتی نزیک دەبینەوە ئەو کاتە کە خەڵکی کوردستان داوای شفافکردنی سەرچاوەکانی داهات دروستنەوەی دەستی حەزب بڵین بێلایانکردنی هێزی پێشمەرگە و دانانی کەسێکی بێلایان بە وەزارەتی ناوخۆ پێشمەرگە و کۆمەڵێک داواکاری هەبوو ئێستا گەر جێبەجێ کرابان ئێستا کوردستان لە باردۆخی باشتردا دەبوو بە ڕۆدەگەیشتن بە موچەخواردن بە قاچاقچێتی نەوت و باوەڕکە گەر داواکاریەکانی حەڤەی شوبات و پێش حەڤەی شوباتیش تەوان ئەوەی داوا کراوە ئەگەر جێبەجێ بکرایە هەر ئەو داواکاریانەی کۆمەڵی دادگەری لە سەرکردایەتیەکێتی و پارتی کردو لە دوای ڕاپەڕینەوە باشە ئەگەر جێبەجێیان کردایە ئێستا ئابووری سەربەخۆشمان دەبوو ئێستا کوردستان ئەگەر دەوڵەتیش نەبووە هەر نیمچە دەوڵەتێک بوو و ئێستا بەغدایشی بە ئێمە دەبوو بەس بەداخەوە هیچیان نەکرد ئێستاش وەکوتم خەڵک بێدەنگ نابێ و ئەم دەسەڵات کۆتایی نهاتووە بۆ نەقۆناغی هەفتەی شوبات بوو وەستا نەخراپتر بووە نەکۆتایی نهات مانگرتن هات خۆیان ڕایانگرت شێوازی تر سەرەڵاتەوە دانی چی ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە خەڵک داواکاریەکانی زیاتر بووە و زوڵم و ستەم و فشاری لەسەر خەڵک زیاتر بووە پشتیوانی لە دەسەڵاتیش کەمتر بووە یعنی حەزەکەم بزانێ ڕۆژ بە ڕۆژ هێزەکانی دەسەڵات لە کوردستانە بێهێزترە بن ڕۆژ بە ڕۆژ خەڵک دلێرانەتر قسەیان پێڵێ لەوانەیە لە سەردەمی حەڤەی شوبات و پێشتر و تا دواتریش کەسێک خۆپیشاندانیە کرد خەڵکە کوژرا تەقەی لێکرا و ئابرایە زیندانی و ئەشکەنجە شەدرا
فەزستا باوەڕکە ناتوان خەڵک بگرن نا هەر لە ترسی خۆیان خەڵق قبڵ ناکە یعنی ئەو کەسەیە گرن 24 ساعت نابا بەریەدەن ئەو معلومە هۆکارەکە چیە لەژێر فشارێکی گەوریان ناتوانن یان جاری وا هەیە بۆ نمونە لە خوارەوە کەسێک دەستگیر کراوە سەرەوە کە پێزانای فەرفریاکەون تەلەفۆنکەن بابە بۆچی گرتوتانە زوو بەریدەن تا قەزێکە گەورەتر نەبووە تا خۆپشاندانەکە گەورەتر نەبوو ینی ئاوای لێ هاتووە لەبەرەوە دەسەڵات نابێ بێ منەت بێ دوو ئایا لە حەڤەی شوباتە هیچ کرێ بە بۆچوونی من هیچ ناکرێ بۆ ناکرێ خۆ پیشاندانی سەرتاسەری ڕابەرایەتی خەڵک بەڕاستی پلانیەوێ بەرنامەی ئەوێ کەی ئەم حیزبانەی ئۆپۆزسیۆن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کەسایەتیە دیارەکان باشە هەموو ئەوانەی کاڵێن حکوومەت گەندەڵە کە ئەو زۆرینەیە هیچ قسەیتیان نییە کە لە ١٨ خەڵکی کوردستانە ئەندامانی حیزبەکانی خۆیان کە لە دەسەڵاتن ئەڵێ حکوومەت گەندەڵە چۆ مافیاوانیش خوراوە کاکە موچیان خوراوە کێ ئەمانە یەکدەنگ بوون و دەبێ خۆپشاندان ڕابەرایەتێکی هەبێ داواکارێکی ڕوونی هەبێ و دەبێ خەڵک ئاراستەکرێ بەرپرسانی حیزبیش دیا بەشدار بن من لەگەڵەوەم فعلەن بە حیزبێک بەتەنیا ناکرێ بەڕێکخراوێک بەتەنیا ناکرێ بێ هەماهەنگێکی باشە بێ هەموو لایەک پێکەوە ڕابەرایەتی بکرێ باوەڕکە ئەم دەسەڵاتە دەڕۆژ خۆی ناگرێ و کەسیش ناتوانێت ڕێ بگرێن نە لە بازگە و نە لەم لاو نە لەولە بەس بە مەرجێک چونکە سەرتاسەری کاکە گیان بۆ نمونە لە هەولێرا ڕێگە نادەن ئەزانی ئەو حیزبانەی تر دەنگەکانیان کۆکەوە بە قەدەری پارتی و زیاتریشە ئەزانی بۆ لەبەرەوەی لە 150 خەڵقی هەولێر کە نەچوە دەنگدا هەمووی لە بێزاری دەسەڵاتەکەی نەچووە خۆگە دەسەڵاتی بەدڵ وایە چوو ئەوەندە بێزارە پێی وا بۆ ئۆپۆزسیۆنی هەر هیچ نییە بۆیە دەنگی نەداوە دانی ئەو لە 150 لە ئۆپۆزسیۆنەکە خەتەرترە تۆ لە 150 لە ئۆپۆزسیۆن بۆیە دەنگی پێنادەم بۆ بێدەنگە یانێ بەوە نەزانن ئەوەی کە دەنگی نەداوە دۆستە بالعکس ئەوانەش بێزارن لە دەسەڵات ێ باشە ئەگەر ئەو خەڵکانە بڵێن دان و 100,000 دەنگیان هێناوە هەر 50,000 کەس بێنە سەر شەقام چییە بێ وا دەسەڵات گریمان دیکتاتۆرانە بیری کردەوە کە بڕا ناکەم هەڵی وا بکە و بیریشی لێ بکاتەوە دە کەس شەهید بوو خۆ ئاگرەگرێ کوردستان تیاچ یعنی هەموو دەسەڵاتەکان تیاچ لەبەرەوە ئەگەر پلانێکە بێ وەکوتم هەماهەنگی هەبێ و هەر کەسێکیش پشتیوانی ئەو جۆرە داواکاریە مەدەنیانەی خەڵک نەکا بەڕاستی پیاوی دەسەڵاتەوە بە کرێگیراوی دەسەڵاتەوە و پشتیوانی لە دەسەڵاتەکە و ئاوە کاتە ئاشی دەسەڵاتەوە بۆیە لە جێ خۆیەتی من پێم وایە هەموو ئەو لایەنانەی خۆیان بە ئۆپۆزسیۆن نەزانن تەڵەن هەر حیزب نا ڕێکخرا و خەڵک کەسایەتیەکان ڕۆشن بیر و لەو بابەتانە زۆرمان هەن هەرێکە کاریگەری خۆی هەیە پێکۆ پلانێک دانەوە هەر لایەنێکیش ئامادەنە و پشتگیری خەباتی مەدەنیانەی خەڵک کە بە ئاشکرانە هات قەچێکە بە خەڵکی کوردستان بیناسی لانی کەم با چاوەشەکاری نەکا و باجارێکتر دەنگی خەڵکیش نەبا و بە کۆمەڵێک بەڵێنی درۆ بە خەڵک و دواییشیش نەکە ئەو کاتە باوەڕکە ئەم دەسەڵاتە ناتوانێت خۆی بگرێ بۆیە هەموو ئەم خۆپیشاندانانە پێویستی بە ڕابەرایەتیکردنە هەیە ئەجینا میلەت پشتگیری هەموو جۆخەباتێکی مەدەنیە باشە کەکتۆر ئێستا کە ناڕزایەتی خەڵک بە تایبەتی لێرە خوێندن پەکی کەوتووە بەڵام هەم حکوومەت دروست نەبووە هەم پەرلەمان نەکەوتوتە سەر پێ ئەگەر دروستیش بن هیچ لە باردۆخی خەڵک دەگۆڕێ یاخۆ هەمان سینناروەکە چاکسازی بکەن موچە بخۆن قاچاقی تاڵانی بەردەوام بێ کاکە گیان ئەگەر بیانەوێ پایکۆت بشکێ و مامۆستایان دەست بەردەوام بکەنەوە مناڵی خەڵک سەرگەردان نەبێ ئەبێت دەسەڵات یەکێتی نیشتیمانی پێش هەموو کەس بێتە سەرخەت بێتە سەرخەت لەگەڵ مامۆستایان دانی شێ داواکاریەکانیان چییە ئەمە توانێت داوا لە بەغا بکات تەڵتین بکری ڕاستەخۆی توانێ ئەنجا ئایا ئەوە زەرورە ئێستا بێن حکوومەت پێک بێن و کێشەی خەڵک حەلکەن یا بڕۆن بۆ دووبەی و بۆ ئەڵمانیا کامە لە پێشترە پاشان ئێستا شەڕەکان شەڕی پۆست و کورسیەکانە ئایا چی ئەم پۆستە وەرگێ و چی ئەوە وەرگێ ئایا ئەم تەوزیعاتەی کە کرا و حکوومەتیش تەشکیل کرا کێشەی خەڵک چی چارەسەرەکەن ینی گریمان سەرۆکی ئەم دەستگایە یەکێتی نەبوو بوو بە پارتیا بە پێچەوانەوە کێشەی خەڵک چی حەلەکە موچە و تەڵتین دابی نەکرێ خزمەتگوزاری دابی نەبێ کوردستان ئازاد دەبێ مادەی سەوچل جێبەجێکرێ پێشمەرگاکەنەوە بەیەک لەبەرەوە ئەمانە بەڕاستی ئەساسەکە خوار هاتووە هەر بینایەکیش ئەساس و چینی یەکەمی خوار بوو وەکو شاعیرەکە ئاڵێ تا سوورە یامیرەوە تا ئەسمان ئەڕوا هەر بە خواری ڕاز نابێتەوە ئەساسەکە خوارە
لەبەرەوە برادرانە هەر حکوومەتێک دروستکەن کێشەی خەڵک هەڵ ناکە خۆی یەک دوو سێ چەند کابینە دروست بوو یەک لە دوای دەبێتە کابینەیدا قوربان هیچ نەکرا ینی هیچ گۆڕان هەر دەم و چاوەکانە پێشتر کە گۆڕێکی پێکرێ کاکتۆر وەسفێکی زۆری کرا کەچی چی نەکرد بەڵکو بڵێن گەندەڵی زیاتر بوو بکەیکێتیش بڵێن لەگەڵی شەریکەوە بەشدارە وەکو خوبەتاڵ کازانی چۆنە با من بەک پێم وتی ئێمە ئەساسی ئیشەکە خوار هاتووە وەمانە باوەڕیان بە شەرعەتی سەوری هەیە پێیان وایە هەر خۆیان شۆڕشیان کردووە وارە بێ خۆیان حاکم بن و بە هەموو ڕێگایەک بیر لەوە کەنەوە لە دەنگدانی چۆن خۆیان زۆرتر دەنگ بێنن و دەنگیش کەم بێنن هەر چۆڵی ناکەن و تەنها بیریان لەوە کردوتەوە چۆن خۆیان و حیزبەکانیان بمێنن و چۆن پارە بەرنە دەرەوە چۆن شەراکەت بن چۆن پارەکە بەشکەن چۆن کۆمپانیەکان ئیش بکەن یعنێستا حکوومەت لەگەڵ دەوڵەمەند و بزنسمانەکانە بۆتە شەریک هەمووی سەهمیان هەیە و هەر کەسێکی سەهم نەدای لە یەک شوێنە ئیشی ناڕوا و لە بچووک تا سەرەوە کەسە نیسبەتی خۆی وەرەگرێ و ینی ئەم وڵاتە خنکاوە نقم بووە لە گەندەڵی لەبەرەوە بەم گۆڕانکاریە بەسیتانە چارەسەر ناکرێ وەکوێکێک وایە کەنسەری هەبێ شێرپەنجەی هەبێ بە هەموو لە شیابڵا بوو بێتەوە بەڵام تۆ بێ پاراستۆڵی بیتێ یا پەنەدۆڵی بیتێ یا بڵێ وڵی بە ئازارشکێنێکی بینی بابەکە کێشەی ئێمە لەوە گەورەترە گەندەڵی ڕۆچووە بە ناخی ئەم دەسەڵاتەیە لەسەر تا خوار تۆ هاتووی هەندێک گۆڕانکاری شکلیەکەی ئەوە تۆ دەسەڵاتەکە تووشی شێرپەنجە بووە یەقینت هەبێ نامێنێ بەم گۆڕانکارێ چارەسەر نابێ وەزیرێک لەم لابێ یا لەو لابێ ئەم وەزارەتەهی ئەو بێ یا ئەو ڕئیسەی ئەو بێ بە چیە دەسەڵات نادەن بە کەس مەسەلەن گریمان وەزیری ناوخۆ وا بڕیارە ئەم جارە بیدەن بە یەکێتی نیشتیمانی وەزیری ناوخۆ کێچێتی نیشتیمانی بۆ توانێت پۆلیسێکی هەولێر نەقڵکا بۆ توانێت ڕێگە بە مۆڵەتی خۆپشان ناتوانێت کاکە ناتوانێت لەبەرەوە هیچ دەوری نییە ئێمە کێشەی میلەتەکە لەوە گەورەترە کاکە کێشەی گەورەترمان هەیە ئێمە هەموو کوردستان لە ژێرها ڕەشەوە مەترسیدایە سەیریکە ئێستا سیستمێکی نوێی جیهانی دروست بوو ئەمریکا هاتووەتە پێشەوە حساب بۆ کەس ناکات ترامپێک هاتووە لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کشاوەتەوە لە هەموو ڕێکەوتە نامەژنگەیەکان کشاوەتەوە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی کشاوەتەوە لە پشتیوانی سندوقی دامی یەکێتی ئەوروپا کشاوەتەوە داوای گرینلاند دەکات لە ئەوروپا و دانیمارک داوای پەنەماکە داوای کەنەداکە یعنی دەخۆیەوە لەگەڵ رووسیا ڕێککەوتووە ئۆکرانیا نیوەی تیا چواڵەوەی داگیری کردو بۆ خۆت و ئۆکرانیا بای 500 ملیار لە کانزا بە نرخەکانی خۆی بدا بە ئەمریکا و خەڵک کوژرا وڵاتێک گوێران بۆ ئەوان لەسەرەوە ڕێککەوتو لە گەرمەی ئەم هەموو گۆڕانکاریانە ئەوە لە سووریا دەوڵەتێکی تازاتوتە پێشەوە ئەحمەد شەرع هەر ڕۆژێ لە وڵاتێکە بەرناکەوێت داواتنامەی بۆ دێ لە فەڕەنسا و لە تورکیا و لە سعودیە و لە ناحەزەکانی و لە دۆست و دوژمنەکانیەوە کورد لەو بینایە نازانێت چیەکە کەس باسی کورد ناکە ترامپ لە دەست بەکاربوونیە باسی کوردی نەکرد دواتر هەر ناوی ناهێنێ شەڕە لەسەر غەزە و فەڵەستین ترامپ بەڵێیان گوێزمەوە پسینەڵێ نابێ فەڕەنساڵی قبوڵی ناکەین دەوڵەتانی عەرەبی نایەڵن فەڵەستینی تەمام بژمرن لەسەر ئەو خاکە هەزاران ساڵە شەڕە لەسەر ئەوەی کە ناڕۆن مەبەستم ناویانە هێنن یانی بە هەرچی بێ بەس ئێمە کەس باسی ئێمە ناکە ینی کورد دەڵێ نازانم لە کولەکەی تەڕیشان ناومان خراوان سەرقاڵی نەوت و بزنس و ئەوانەی هەر بەردەوام نا خەریکی ئەو بزنسن کاکە مەبەستم وەکو نەتەوە ئێمە لە مەترسیین دەرفەتێک بوو ئێمە ببینە دەوڵەت بیر لەوە بکەین کوردی ڕۆژاوە چۆن کێشەکەی چارەسەر بێ چۆن بە مافەکانی خۆی بگا لە ناو سووریا ئێمە پێش هەمویان ئازاد بووین دەبێ ئێمە نەواتێک بێ لێرە هەنگاو بنین کوردانی باکوور ئێستا دەرگای کراوەتەوە بە ناوی گفتوگۆ ئایم گفتوگۆیە جددیە جددینیە سەرەگرێ سەر ناگرێ ئایا لە دەستورە چی بۆ کورد دەکرێت لە تورکیا لە ڕۆژهەڵات چیەکرێ لێرە چیەکرێ ئەبوو کورد بیر لە شتی زۆر گەورە بکاتەوە بەس ئێستا ئێمە خەریکە لەم هەموو گۆڕانکارێک گەورەی جیهانە کە ئێستا هەیە خەریکە ئەو فیدراڵەکەشمان نامێنێ خەریکە تازە بیر لەوەکەنەوەرە مۆزارەتە بۆ چێ بێ ئەو بۆ چێ بێ و خەڵقیش خوارەوە موچەی نییە هەر باوەڕی بە کوردایەتی نەماوە کە ئەمە کارە ساتە گەورەکەی ئیتر لەکوێم کوردستانی گەورەیە دروست ببێ یانی لەکوێ خەڵک داوای مافەکانی خۆی بکە لەکوێ مادەکانی دەستور جێبەجێ بکرێت تازە بەغدا مەرجان بەسەرا فەرزەکە بێ ئاوا بێ و قایمەکە ئاوانە بێ موچە نانێرم و نابێ بەگرێ بەستیش نەفرێک دانی دەسەڵاتی کوردی ئێستا وای لێ هاتووە بە بڕیارێکی تایفسامی کە داوای کردووە نابێ یەک نەفەر بەگرێ بەست دانێن یعنی تۆ حکوومەتێک نەتوانێت بەگرێ بەست نەفرێک دانێ بەخۆ بەخش نەفرێک دانێ نەتوانێ بەوانە بێژ بامۆستایەک دانێ
کەوا بێم حکوومەت و دەسەڵاتە کوردی چی لێ ماوەتەوە بەڕاستی بێ اعترافکەین ئێمە نه هەر بەرەو شکست و نەمانە چین و هیچمان نەماوەتەوە هەستەکەم ئێستا خەڵکێکی تر حکمی ئێماکە و ئێمە هەر دیکۆرێکین دەسەڵاتی کوردی خۆی کردۆ بە کەڵگا بەسەر خەڵکەوە هیچی تر نییە بەس بەسەر خەڵکەوە بەس بەداخەوە خەڵکی ڕەشوروت و بێ دەسەڵات سوپاس دەکەین دارە محەممەد ئەمین سوپاسیامە دەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕای سوپاس باوکاران خواتان لەگەڵ